سەبارەت بە ئامادەکاریەکانی جەژنی نەورۆز وەکو دیارە بۆ هەر سێ ڕۆژ و ئەو ڕۆژ 20 مانگا ئێمە ئامادەکاری تەواومان کردووە بۆی بتوانین کەشێکی لەبار بۆ هەموو ئەو گەشتیارانە فراهم بکەین کە دێن بۆ ناوچە گەشت و گوزاریەکان لە ئامادەکردنی کیسی نایلۆ لە دەربازی هەر سەیرانگایەکە لە بەتایبەت لە بێرویان لە شانەدە لە مەیدانۆکان لە گەڕێکۆران لە باڵەکایەتی لە چیاوە پیشان هەموو ئەو شوێنانی کە دەشێن لە بۆ گەشت و سەیران ئێمە ئامادەکاری تەواومان کردووە بۆی بتوانین تەواوی ئەو شوێنانە بە تیمەکانی خۆمان و تیمەکانی کۆمپانیا بۆی هەموو ئەو بەبەردەوامی لە خاوێندا بیتن و هەمە هەنجی تەواو کراوە لەگەر دەستگا تایبەتەکان لە ئاسایش پۆلیسیات و سۆبەرگری شارستانی ئاسایش تەندروستی لیژنەکانی ئابووری هەموو لایەک لەژێر چاودێری سەرپەرشتای ئیدارەی سەربەخۆسۆران بۆ ئەوی بتوانین بە هەموو لایەک جەوێکی باش بەرەخسێنین بۆ ئەو گەشتیارانە و لە بابەتی سێرڤەز وەکو WCش ئێمە لە چەند شوێنێ لەسەر شوێنێکی زیاد لە سەیرانەکان لە ڕێی کۆمپانیایەک توانیمانە ئەو سال بجیاوازە ساڵانی ڕابردوو چەند WC دانەی بۆ ئەوی بتوانین ئەو کێشەی کە لە ڕابردوو هەبوو نەهێرن ئینشاڵڵا ساڵ بەنسبەت گەشتیار بەڵێ بەتاکید ئەو شوێنان بەشێک لە شوێنەکان ئەوانەی شوێنەکانی حەوانەوە حەجز کراون و بەتاکید لە بۆ ڕۆژانی ئایندەش تەواوی شوێنەکان حەجز دەبن و شوێنی بەتاڵ نامێنێتەوە ئەوەی ئێمە دەست ئاگادار بین ماوەی چەند ڕۆژێک گەشتاریشی زۆر هاتووە لە باشوور ناوەڕاستی عێراق و خەڵکی ناوەخۆی هەرێمی کوردستان و بەتایبەتیش ئیدا سنووری ئیدارەی سۆران خەڵکێکی زۆر گەشت دەکاتن بۆ سەیرانگەکان بەتایبەت لە بێرویان لە چێوا پشتیان لە منتقەی بارزان و باڵەکایەتی هەموو شوێنانە سەیرانگەکان خەڵکێکی زۆر سەدان دەکات.